زێڕینی هونەر سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها ڕادوێی گەڕیان. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەنجان. گەرەتەوێ کاتێکی خۆش و ساتێکی ئارام بەسەربەری جۆ لە ڕادوێی گەڕیان بگرە. چۆن لایە سەفایر بووی لە ئەمێر ببووی قایەت ئایا هاتەیە وایە عەزیزم یاری دروێ وڵایە. سڵاو ڕێز خۆشەویستانی ڕادیۆی میلی گەڕیان بینەرانی تەلەڤیزیۆنی گەڕیانێزی سڵاوتان لێبێ خۆشەویستان ئازیزانم. ئەمڕۆ زۆر کتوپڕ یانیان بەرنامەیە چاوەڕوان نەکراو بووە لەبەرەوەی دوو خۆشەویست دوو هاوڕێی زۆر خۆشەویست دوو هونەرمەندی زۆر ناودار زۆر خۆشەویست کە ئێمە تامەزرۆیانین بەڕاستی هونەرمەندی ناوداری ڕۆژهەڵات و هەموو کوردستان کاک حەسەن زیافەتی کە ئەمڕۆ لێرەیە یاخوا بەخێر بێ سەردانیکردن لەگەڵ ژەنیاری تاری بەتوانە کاک بەهنامی خەلیلی گەورەیان کردین ئەم سۆدایان ڕووناکردەوە بە هاوکاری هاوڕێ و هاوپیشە و خۆشەویستی ئەمیشەیم کاکە جەلال گۆڵەی یەخوا بەخێر بێ کاک جەلال ئەمڕۆ لە خۆشەویستی خۆی بۆ ئەم خۆشەویستانە بۆ بەرنامەکە ئەمڕۆ لەگەڵمانایە لە خزمەت یابین و هەروها ئەمڕۆ ئەمێ بە هەموو لای ڕابگەینم ئەو ڕۆژەیە کە ئەستێرەیەک لە ئاسمانی هونەری کوردیا بۆ دوجار خامۆش بوو بەجێ هێشتی نەویش ماڵ ئاوایی مامۆستای هونەری و گۆرانی کوردی ڕەسەن مامۆستا ماملێ لە ڕۆژێکی ئەمڕۆیە 23 ساڵ لەمەوە پێش مامۆستا ماملێ بەجێ هێشتین بەداخەوە ببورن 21 ساڵ لەمەوە پێش لە 23 ساڵی 1990 بۆ هەتایە ئەو خۆشەویستە ماڵاوایی لێکردین. ئەمڕۆ ئەمانەیە دەستپێکی بەرنامەکە بۆ بکەین بەسکە حمومین نەدۆزیەوە بە پێشەوە بۆ شەیرەکەم لە پەیجی لێر و ناوخواانە کاک حمومین پێنجۆنی لێرەیە کاک حمومین پێنجۆنی یەکێکە لەو خۆشەویستانی کە لای ئەمە بەڕاستی بەڵێ باشە ڕادیۆی گەڕیان بیسەرین ڕادیۆ میلی گەڕیان ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت ئەتوانن هەر کەسێک کە خوازای بە پەیوەندی بکات بەرنامەکەەوە لە ڕێگەی هەردوو ژمارە مۆبایلی 0 471 52 64 و هەروە 0 727 85 ئەم هونەرمەندە خۆشەویستە ناودارانەش لە سلێمانین بە تایبەتی کە حەسەن زیافەتی و هاوڕێکەی ئەو خۆشەویستانەی خوازیاری هونەری میلی ڕاستین خوازیاری هونەری میلی ڕاستەقینە و ڕەسەنن ئەگەر حەز بکەن لە نزیکەوە بە دیداریان شاد بن ئەتوانن بۆ ئەوەی کە لە نزیکەوە زیاتر چێژە دەنگیان ببینن ئەم خۆشەویستانە بانگێش بکەن میوانداریان بکەن. ژمارەی مۆبایلی کاک حەسەن زیافەتی لە سلێمانی 0 167 0589 0569 دواتریش لە کۆمنتەکانە بۆتان نووسمەوە ژمارەیە هەچ خۆشەویستێک خوازیار بێت بەڕاستی فرسەتی وە زۆر دەگمەنە تۆ ئەم هونەرمەندە خۆشەویستە ناودارە لە شارەکە ئێمە بێ یاخوا بەخێر بێت کاک حەسەنجان بەخێر بێت. سپاسگوزارم قوربانت بم. چی تێ بۆ ڕۆژی کۆچی دوای ماملێ ئەمڕۆ جەنابەت لە شاری ڕۆشنبیری لە پایتەختی ڕۆشنبیریت بەخێراتن دەکەین چۆن بۆم ئەم سەفەرەتان کرد لەگەڵ هاوڕێکەکە؟ لێرای سڵاو بۆ بینەران و جۆگرانی عزیز و خۆشەویستی ڕادیۆکەتان هیوادارم هەمیشە لە ساغ و سەلامەت بن و لە خۆشیدا بن. بەداخەوە ئەمڕۆ بەڕاستی من لێرە ینی ئاگادار بووم کە ڕۆژی وەفاتی مامۆستا محەممەدی ماملەیە هیچ گۆرانێکی وام ئامادە نەکردو بوو بۆ لەیە بەڵام دووبارە سەرخۆشی خۆمان ئاستی خەڵکی کوردستان دەکەم ئینشاءڵڵا کە وێنەیان زۆر بێ ئەو مامۆستایانە نابنەوە ئەو کەسانە بەڕاستی من ناتوانم حیز بڵێم لەسەر مامۆستا محەممەدی ماملێ و مامۆستا حەسەن زیرەک و ئەو جۆرە هونەرمەندانە ئێمە هەر شتێکە هەر بە زۆر بەڕێ ئەواندا دەڕێک دەنا هیوادارم نمونەیان زۆر بێت و هونەرمەندان زیاتر گۆرانیە ڕەسەنەکان و گۆرانیە فۆلکلۆرەکان بڵێنەوە. یاخۆ بەخێر بێت سەرچاومان ئێرەتان ڕووناکردەوە کاک بەهنامجان ئەو دەست و پەنجە جوانە کاکە جەلاجیان سپاس دەکەم کە تۆ ئامادەی بوو یەکسەر هاوکار بووی لەگەمانە خۆت هەمیشە لێرە خۆ بەخشانە پێشمەرگە هەستا لێرە ئیشەکەی بۆ خزمەتی کولتور و هونەر
ئێمە ڕادیۆمان بۆ خزمەتی هونەری میلی و کولتوردانەوە باوەڕتانە بێ لێرەوە یەکەم کۆمنت کاکسم کۆی میرزاپور ئەڵە سڵاو لە کاک حەسەن زیافەتی و میوانە خۆشەویستەکانی سپاس یەکەم کاکسم کۆ زۆر زۆر بۆ بۆ کاک بەنامی سڵاوی نردووە کا حەمەمی جان من ئیزن لە خۆشەویستانە مەڕێگم لە بەرەوەمان نێزانیم کە ئەمڕۆ ساڕۆژی کۆچی ماملەیە ئێمە هەموو ساڵێک وەکو کۆمەڵی هونەری میلی ئەمیادا بەسەرمان ناتێنە پەڕیوە بەڵام کۆرۆنای نەفرەتی لێ ناگەڕێ لە هۆڵا هیچ چالاکی بکەین بە بۆنەی کۆرۆناوە نەماتوانین ئەم ساڵ لە هۆڵام چالاکی بکەین و بەڕاستی ئێرەژە ئەرچێکی زۆر قورسمان لەسرە بەڕێوەبردننی رادیۆ و تەلەڤیزۆنی گەڕیانە لەبەرەوە ئەمڕۆ لێرە من سپاسی گروپی قەڵاتزێکم کە ئەمڕۆ یادێکی زۆر جوانی بەڕێگە خانمە مەسەخایی دووان تۆش گەورە کردین کە حەمەمینێکێکە لەو خۆشەویستانەی هەموو کات لەبەر خۆیەوە کە حەمەمین و زۆرێک لە پێنجۆنەکان دایما هەمویان عشقی ماملێن و شوێن کەوتور ڕێچکەی ماملێن من پێم خۆشە بە مەقامێک و یەک دوو بەستە ڕۆحی ماملێ شاد بکەین دوایە چینە لەناو بەرنامەکان زۆر سپاس بۆ رادیۆ میلی گەڕیان و چاوی و ئامادەبوو برادرانیش ماژەکەم کاکبانە ماوکارمانە بێ دیارە دوو بەستەی زۆر خۆش و مەقامێکی ناودا ئەوانی ماملێ وڵا بەڕاستی من بەم زیینویە پێشا دەبم من هیوادارم هەوادارانی ماملێش دڵیان پێشاد بێ و من زۆر سپاسی کاک ئەمی شێرکۆکەم کە لەم ڕۆژانەیە ئەرشیفێکی زۆر 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 تێر و تەسەری ماملەی بۆینای پێشکەشی کردین کە چەندین گۆرانی بڵاو نەکراوی تایە بۆ ڕادیۆ گەڕیان من سپاسێکم زۆر پێزانم زۆر مەمنونم
دەم خۆش کە حەمەمی پێنجێنی کە نازنای مامە پیرەکەی فەیزووکی بەسەرا بەشەرتێ لە من گەنجرە بەوەڵی من لە تۆ پیرترم گەچی بە تۆڵم مامە پیرەی فەیزبوک بەخواوانێ ئەم وادم 65 جگا کە تۆ چەنی مامە پیرەی فەیزبوک طبعاً کاک حەمەمین چەندین پیجی زۆر ئەکتیڤینا و تۆڕە کۆمەڵایەتەکانی سۆشیال میدیا بەڕێوە بات لە تیکتۆک لە ئینستاگرام لە یوتیوب و هەروها لە فەیسبوک شلێر و ناوخوانی یەک شێ ناوخواری دووش داران بیست بمان دەباشان یەک و دەباشانی دوو ساکە حەمەمیم کردی بە دوو پێجارەبی ئەو لە شەی ساغ بێ شەو ڕۆژ تەمان کاک بەنام بۆ خزمەتی هونەری ڕەسەن تەچیدم لە پێیجەکەی زۆر شتی کاک حەسەن زیافەتیشی دانا ئازانم من دایما هەمیشە خزمەتی هونەری ڕەسەنەکە بەو دەنگە زوڵاڵەوە دەستی خۆش بێ من دڵنیام ماملێ نەبردووە وەکو هێمنی مکریانی شاعرە فەرمێت لەو دەمەیدا جو هەڵدەخەن بۆ تارێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دوور وڵات یعنی بەڕاستی و کاتە ئەو تارەکەش هەبوو ئەمڕۆ شانسە دەبوو تارەکەشی لێبوو ئەم پارچەیەشمان پێشکەشەکەی پێمان خۆشە Mama,
باشی لێکەم جارێکتر پڕبەدڵ سپاسی کا حەمەمی پێنجێنیەکەم کاک حەمەمین بۆ ئامادەبوونی لەم بەرنمەیە کە وەکو باسمان کرد هەموو بەرنمەکان بە کتوپڕ ئەمڕۆ ڕێکەوت ئێمە بەرنمەی پێشتر ئەمە هونەرستان یەکەم حەڵقەیەتی لە وەرزی نوێ پێشکەشەکرێ پێشتر بە ناوی بەزمەکانی گەڕیانەوە بوو بەڕاستی هونەرستانەمانەیە ئەو خاکە بێ وڵاتە بێ کە ئەم خۆشەویستانی تیاجیا بێتەوە ئەم هونەرمەندە جوانانە ڕۆحی ماملێ شاد بێ ئەچینە لای کاک حەسەن زیافەتی بزانم چی پێ پێشکەشمان بکە جارێکتر پێشکەشتان ئەەکەینەوە ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ وەکو عەرزمکردن لێرە پێشکەشەکرێت لە ڕادیۆی گەڕیان بۆ پەیوەندیکردن بە بەرنمەکەەوە ئەتوان پەیوەندی بکەن بە هەردوو ژمارە مۆبایلی 1970 471 5264 و یاخود ژمارەی کۆڕک 1950 کاکاوی خەیە دەڵێ هەم کەمێک دەنگانەوەی زۆرە دیارە مەبەستی کۆیە دابانجان لە کۆنتترۆڵە هەوڵەی نیشەڵا ئەو کێشەیە چارەسەرەکە وارووە کاک بەهنامی خەلیلی لێرە بەتار لەگەڵمانەیە جارێکتە دووپاتێکە مەسا ژمارەکان وسمە خۆشەویستانەی خوازێرن ئەم ماوەی تا کاک حەسەن زیافەتی لێرەیە ژمارەی مۆبایلەکەی لە کۆمنت دەنووسن مەتوانن پەیوەندیان پێوە بکەن بۆی کە توان لە نزیکەوەکو ئێمە بەم شێوەیە پیان شاد بن و من لە خزمەتان نابووم فەرمو بێکەوە چینە لای بەرەمێکی کاک حەسەن زیافەتی
شیری میکدم زاهدی خلوان شنبم اسماس و میزدم زاهدی خلوان شنبم اسماس و میزدم دەم خۆش دەست خۆش و سازیان خۆشەویستانەوە هوەری ڕاستەقینەیە یعنی بۆیە پێتان دەڵێم هەتا فرسەتە ئەم خۆشەویستە لێرەیە کاکە حەسەن زیافەتی ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلەکەی خۆیەوە لێرە 1950 589 بەڕاستی خۆی لە خۆیان ئەوانەی کە لە دوێنمەکانە یا لە شەوشەرەکانیانە کە ئاهەنگەکانیان نەڕازێنەوە یانێ شەوەکانیان خۆشتر بکەن بۆ سوود لەم دەنگە جوانانە نەبین کاکەمانە بەڕاستی گەڕیدەن بزانە لەو دیەوە هاتووە ئەنی بەڕاستی ئێستا لەودی کە پێڵین لەودی گونا حەسنمان هەبێن ئەم دیۆدی بەڵام لە ڕۆژهەڵاتەوە هاتووم خۆشەویستە دیارە ژیانەوە سەخت بوو بە هونەرمەند 50 ساڵەوە پێش چۆن بۆ حەسەن زیرەکە هات بە دوای بژێوی ئێستا شەڕۆی هاتووە ئێستا هونەرمەندانی خۆشەویست وڵات بە وڵاتە گەڕان نیوەی هونەرمەندانی ئەم شاری خۆمان هەمووی ئاوارەی و لە تاراوگە بە دوای پاروێنانەوە نیوەی هونەرمەندانی ڕۆژهەڵات لێرەیە بە دوای بژێوی ژیانانی بەڕاستی ژیان زۆر سەخت بوو بۆ کورد هونەرمەندبوون کوردبوون زۆر زەحمەتە لەم سەردەمەیە کوردبوون بە تایبەتی هونەرمەندبی وەرسی هونەرمەندی بێگانە بکە بزانە هونەرمەندی عەرەب چۆنەژی هی نەتەوەکانی تر چۆنەژی ئێمەش کورد ئاواژین خۆشەویستان جەلاگۆڵەی زۆر سەیرە هەرە بە پێ بکەنە هەر سەی دەموچایەکەم پێکەنە لە ئێستا میلیە ناوەتەوە سبێنێ تەمان سبێنێ بەرنامەکە و چییە کاک جەلال قڕ بەسەر مادی ڕزای نەکبەت باو کەڕۆ طبعا بەرنامەکانی جەلاگۆڵەیی بەوە بەناوبانگە پڕە لە دەمەتەقی و قسەی خۆش پێتان ڕاگەنن سبێنێ کاتژمێر دوو ڕاستەوخۆ بەرنامەی ناوەکەشی گۆڕی و یەک تۆز بەزانەوە دەمەزە یا دەوری هونەرمەندان یەک تۆز دەستکاری کردو تعدیلی کردو گرێتی بە دیداری هونەرمەندان بۆ وەرزی نوێە سبێنێ هونەرمەندی میلی ناودار مادی ڕەزا میوانی جەلاگۆڵەیە هیوادارم چاوەڕوان بن لە بەرنامەیەکی زۆر قەشەنگە کاک حەسەن جامل لە نەوەدەکانی لای ئێمە ینی 20 ساڵەوە پێشەکە من زۆر معجیبم بە دەنگی جەنابە زۆر سەرسام بووم و ئەمڕۆ بەڕاستی سەرسامم بە دەست و پەنجەڕەنگینەکەی ئوستازی خۆشەویست کاکە بانامجان و کاک حەمەمین ژەبڕە میوان بولامان سپاس یەکەم کۆمەڵی خۆشەویست کۆمنتیان نووسیوە یەکێکیان لە پەخشەکەتان کاکە عەبازیان سپاس یەکەم لە دەستوەزی خۆی ئەڵە سڵاو لەو مەجلیسە جوانە کاک محەممەد جەمال دەستخۆشیمان لێکا زۆر سپاس دەکەم کاک محەممەد جیان کاک عەبازەڵە لە هەندێک شوێن پەخشەکەتان لاوازە ئێوەڵی قوربانە بمێمە ڕادیوی بندیواری نێمە ڕادیویەکی هەلی سەربەخۆی بێلایەنین چی بکەن ئەوە بەخۆی بۆ نەکبەتی کەس زێمان ناپرسێتەوە خۆشمان هەرۆنەمان لەتوانەیە پەیوەندێکمان لەگەڵا کاک ئەحمەد خۆشناوەتی هاوڕێ و برامان لە هەولێری دێرینەوە کاک ئەحمەد جان سڵاو و ڕێز بە تۆ سڵاتان لێ بێ و کاتتان باس سڵاو بە کاک ئەحمەد جان خۆنەویست و مادونە ناسەکەی ڕادیۆی گەڕیان لە هەولێر مامەجیان وەستان باشن زۆر سپاس کاک ئەحمەد جان قوربانی تەون دەست خۆشەوە بەرنامە لێ دەکەم بە خێراتنی میوانەکان دەکەم بە خێراتنی تایبەتی میوانی بەڕێز کاک دەلال دەکەم قوربانی تەو وەڵا حەقا مامە نای بەرنامەکەت بگۆڕین بیگۆڕم بەچی بە قوربان بەرنامەی لە ناکاو والله باوەڕ بێ گوناحت ڕاستەکەی تاتلەکە منیا بەنامەی کتوپڕ نەها حارلەیەکەوە ڕێک سیر دەکەی لای بکرایتەوە چیە وەڵا بەرنامەی کاک دەزای کاک ئەحمەد جان من ئەم هونەرمەندە دانسقانم هەرگیز دەست ناکەێتەوە مەسەڵەن کاک حەسەن زیافەتی وەکو ڕۆژە لەم ڕۆژانەیە باسم کرد بۆ ئاغای سوڵتان مەهابەتی ئەمانە نییە من ژێ عەرزیان بە دوای ئەگەڕێم خوای گەورە هێنێتە ساعرز ئێجاوە ناکری کات و ساتی بۆدانی لەشتان ساغ سەرکەوتو بن ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم بەرنامەکە چۆنە بینی هیچ کێشەمان نییە بۆی کە لەخوا بەزیادی بەرنامەکە زۆر باشە یا خاتری کاک دابان ئەگریت نازان بۆچی وەڵڵا کاکە گلەیمانە بێ دەیکەینێمە یا کاک بوران بەخوا نازان بورانە بێ شانسیە بەس وەڵای ئەو نازان ئەو میوانە لە تەکت دانیشتۆ مۆبایلەکەی دابنێ دوای ڤیدیۆکە لە پێی جۆگرێتەوە زۆر باشتر دەردێت کا حەمەمین بەسەر چاوە پێڵێن کاک ئەحمەد دایمە ڕخنەکانی لە شوێنی خۆیەتی وتر کەسشمان هەموو دڵمان گەورەیەڵێن کاک بورانڵە سڵاو بۆ جوندی ماچوریانی سەربازی ون بە تۆڵێ قوربانی کاک بورهان بوو دەستماتەکەم خۆتمان با دوای ڤیدیۆکە هەر لە پەیجەکە بەگرێتەوە زۆر باش زۆر باشە وڵا کە حەمەمین بۆی شێر کردینەوە لە چەند پەیجێکی زۆر ئەکتیڤە دەستی خۆش بێت کاک حەمەمین مەسموحە لەها شوێنەی بێت تەسویرەکە باوەڕم بکات چکە مامە پیرەکەی سۆشیال میدیا
بۆ بەرنامەکە تۆزێک ڤیدیۆەکە ناڕێک دەردەچێت منی تیاڵم جوانە تەواو کاک ئەحمەدجان بەسەر چاو لە خزمەتم قوربانی ئەوە بوو کوژێنمەوە بەسەر کاتێک خۆش بێ ئەوە سەرکەوتو بوون زۆر سپاس چاوتان ماچەکەم کاک کامیل تاهیر ئەڵە سڵاوتان لێ بێ خۆماندوو نەبن هەمووتان بۆ خزمەتی کە ئیکەن بە زۆر سپاس کاک بەهمەن کەریم ئەڵێ کاک زەزا داوا لە کاک حەسەن زیافەتیەکەم گۆرانیەک بۆ بێ مۆسیقا پێشکەش بکات وەڵام منش پێڵم بزانم ئەگە داواکەی جێبەجێ کرد سپاس یەکەم سپاس بۆ هەموو خۆشەویستان کاک عەباس عەبدوڵڵا بەڕاستی تۆ خزمەتی هونەری هونەرمەندانێکی وەڵام من خزمەکاری هەموو هونەرمەندانم بە تایبەتی هونەری کوردی لە هەر شوێنێک بێ من خۆم بە خزمەکاری و هونەرمەندان نازانم بانایرفان ڕاست سەرکەوتوو بن خاتوبانەی پێشکەشکاری ماندوونەناسی ئەم ڕادیۆ سپاس یەکەم کاک عەباس عەبدوڵڵا لە بەخێراتی میوانەکان دەکەم منش هەر بەخێراتیانەکەم یا سپاسانەکان مەمنونم قوربانتان کاک حەسەن جان چیت هەیە بیڵێ چ دەردە دڵەکەت هەیە لەسەر هونەری کوردی لەسەر ئەوەی کە چیت هەیە ئەتوانی بیڵێ یا ئەتوانی گۆرانەکانی خۆت پێشکەش بکەی ئێمە خزمەکاری دەردە دڵ زۆرە ئەمە ئێمە دەمانەوێت لا ئێوەش وەکو ئێمە بەژمەینەتن لا ئێوەش لە ڕۆژهەڵاتی هونەرمەندی کوردەرەوە وەڵا بەداخەوە ئەرەوەڵا لە هەموو جێگایەک هەروایە وەلی بە ئەمڕۆ کە باسی ناخۆشی و خەم خفەت نەکەین با دۆستان با دڵی خەڵک خۆشکەین منش هەموو ئاواتێکمەوەیە چاو ماجەکەمە چینە لای بەرهەمێکی جەنابەت چ بەرهەمێکترمان پێشکەشەکەی لە گۆرانی چاوەکانم دۆستان گۆرانێکیان ئامادە کردووە زۆر باشە دەستیان خۆش بێت
تواني هوراماني بلدالم أنا خاطري تواني وي 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 بنات أنا بناز نظمك وي 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 بنات أنا بناز نظمك أقرب شمام بوانم أنا تودن جيمك أقرب شمام بوانم أنا تودن جيمك ئەو تارەش لەگەڵ کاکە جەلالە ئەوەی تر ئەوە تا شانسیە کاکە جەلال کاک ئەحمەد نووسێتی 250 کاک جەلال ساغ بێت جەلال گوڵی مەزیس ئەمڕۆ دەستخۆشی لێکم دەستخۆشی لە ئوستاز بەهنامجانەکەم جا خۆشەویستان من زوو ڕیکلاماکەم و خەڵکی ڕیکلام بۆ شتی زۆر سەیری سەمەراکەن لە کەناڵەکان من ڕیکلام بۆ ئەم خۆشەویستاناکەم ئەڵەم کێ خوازیارە کە شۆوایەکی خۆش ئارام بەخش هەتا ئەم خۆشەویستان لێرەم فرسەتە ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 569 بۆ لە نزیکەوە گوێبیستی ئەو تارە جوانە بن ئەو 250 ڕەنگینەی ئەم خۆشەویستانە لەگەڵ ئەو دەنگە زوڵاڵی هونەرمەندی زوڵاڵ و دەنگخۆش ئوستاز حەسەن زیافەتی یاخوا بەخێر بێ جایکتە بۆ ڕادیۆی گەڕیان من زۆر خۆشحاڵم کامڕۆ ئوستاژیان لێری ئەو ئاوازە بە دەنگی تۆ جۆم لێ بوو بووم یا پێشترەوە فۆلکلۆرە خۆت دەستکاری کرد بێ یا هەر دانراوە ناوەڵا هەر ئاوازەکەی خۆمە ساڵی 1384 ئەو گۆرانیم کتۆ و شارەکە شێگە بە شێری حەسێ بکەنێت بۆ خۆم ئەو 1380 تا ئێستا من نازین چۆن هەموو جارەبێ بە کێشە هەتا بەڵام تقریبن ئەو من دەمێکە جۆم لێەوە ڕاستەکەی 10 ساڵ زیاترە بێوە نیە زیاترە 15 ساڵمەوە بێت داوای گۆرانێکی تویان کردووە ئەوەی ئەگەرم جارە بیتەوە زۆر خۆشە نازم بۆ ئامادە کردوە ئەگەرم ئەمادەمان نەکردووە مەگەر چەند کۆپلێ بەبێ مۆسیقاش پێشکەشیانکەی من مەمنونە بم و بەدەر لەوە کاک حەسەن من ئەوەی کە بزانم جەنابەت زیاتر لە 20 ساڵە بێت پێمە بێ 20 ساڵ دەبێت بەڵێ چکە من وەکو باسم کرد لە ناوەتەکانە گوێبیستی دەنگی کاک حەسەنە بووم کاتی خۆی بۆ ناردم ئەو کاتۆ کوێستانە بووم سۆشیال میدیایە هەتا سیدیەکەم بۆ هەر لەسنەوە بەڕاستی زۆر خۆشحاڵم میە لە بۆکانەوە لە من هەموو کات چاودێر بووم بەسەر گۆرانیەکانی ئەو دوی زۆر خۆشحاڵە بووم هەندێک هونەرمەندی خۆشەویستە بوو لەو سەردەمەیە کەمالی قادری بوو جەنابەت بووی کاک کەمالی سەفیخانی بوو ئەو کاتە بەرهەمانە بۆم نەهات کاکسلای خزری بوو ئەو خباتی مەولودی بوو ئەوەی گۆرانی عیرفانی شێوت کەسێکترمان نەبوو لە سنە خۆی سازیش باغڵەمە ئەسپە کرد سادوڵای نەسێری بەڕاستی ئەمانە هەمووی من زۆر خۆشحاڵم بۆ دەنگانە ئێوە خزمەتێکی بێوێنەتان کردووە لەو دیوەڕاستی سوپاسانەکەم خات و سەرگوڵخانمی بابان زۆر سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویست کاک بەمان کەریم ئەو دەنگ و سەدایە خۆ تەمەند درێژ بێت چاوەڕێی گۆرانێکم بێ مۆسیقا ئەوش هەر تەکلیفی بێ مۆسیقای کرۆ مادەم نازانم چی بڵێم بەڵام شتێک دەڵام کە خۆت بە دڵی خۆت هیچ کاتێ مۆسیقی دێ نەبوو مەسەن تۆ لە جێگایەک بووی حەزە کرد گۆرانی بڵێ بە دڵی خۆت چێڵێ بەبێ مۆسیقا ئەومان پێشکەش بکە سوپاس دەکەین کوژراوی غەمزە و نازی چاوی بازی تۆم ڕانایە سەرمەسی ماچی دەم و لێوی ئاڵی تۆم ڕانایە و بەغەمزە وەم نازیە بە خۆت دەوەیە نازی چاوی کەژاڵ و گەرنی بەخاڵ لەژینی کردم هەی بۆ تۆ مردم گۆزێکی سووری پێدەچێ بۆکانی ڕانایە گۆزێکی سووری پێدەچێ بۆکانی ڕانایە شێت و شەیدای تۆ مەر نازمەکەم تۆ خدایان بەغام زەوەم نازیە بە خۆت دەوەیە نازی چاوی کەژاڵت گاردنی بە خاڵت لە ژینی کردم هەی بۆ تۆ مردم
یەکێک لە شاکارە جوانەکانی پێشکەشکردین کە بەڕاستی دڵی هەمومانی کردەوە دەستخۆشیتان یەکەم کا هەمووین داوای گۆرانی تری تویان کردەوە هەتا کاکە حەسەن شوێگەیات ئەگەر تۆش بەبێ مۆسیقاژێ بە ماملێ بێ دەستچێک بێ من لاوانەیەکتان بۆکەم یاکە هەمووین ئەم ماوەیە زۆر خوێەوەتە گەڕیان لاوانەیەکتان منتیقی خۆمان جانم لاوانەیەتان بۆ لەمەگە دوای دەفە دەبوشتان بۆ ئەم گۆرانیە من تەبیعی لە دەمی زۆر بەڕێز مامۆستا بەکر ئاسکۆڵیم بیستووە بەڵام من تازەم کردوێتەوە هەنیشتم بۆ زیادکردو بۆ جوانە مەرگەی کوڕم بتووە داوی بەخشێ ڕۆحی شاد بێ سپاس دەکەم داواکارم ئەگەر خۆشەویستان بەدڵیان ئەرێ تۆ منت بەجێیەش دیدەمێ بۆ حەسرەت بردن شەرتاوە ڕەشپۆش بم تا ڕۆژی مردن چوونی کۆچەکە دێ و بانی پەژارەوە گیرۆدەی دەستیوە ئەم ڕۆژ گەورەم ئایاران ئەی گیانۆ هەرێ دڵم کرچە کرچی بوو وە گۆشتی سەر ئارێ سەری لە دووکە نەهێنا و دیار ئایاران ئەی گیانۆ هەرێ بە دووری سوتام سەر تا پام تا سەر کێپەنای باڵات بکا بە سێبەر ئەمانەی ئەی گیانۆ شێوەت لە شێوەی لەیلێم نازدارانەکە بۆنت لە بۆوەنی ئازیزگیان سەربەزگیانەکە چاوم بۆ چاوی وەڵڵا چاوە چاوێتی دڵەکەم بۆ دڵەکەی ئازیزگیان گلارەوێتی وەرنێوە سەیرکەن فەلەک چاشێکی ناوەتەوە بۆ هاڕینێک مەچە عەجای بەگەڕێت ئەو کوڕی ئەمرێت یەخەی دادڕێت کەچیە بووگەهێنێ دێ جلی بۆ بڕێت گەرچەنە من لەناخەوە دڵم ژانەکە بۆ کۆستی ئەزیزی تۆ بۆ ڕۆحی کاکە سەربەر شاد بێت دەست خۆش بێت دەم خۆش هەر خۆی ئەگەر بیرمان بێتەوە بە مێژووکە هەمووینە بچینەوە هەر ئەو کۆچی دوایی و ئەزیزەشی کردی بەڕاستی بەم کە هەمووی ئێستا ئەوە بە مەراقەوە گۆرانێکی و مەقامێکی و لەگە کامەرا عومەرایەتە وردەوەدا هاتن هەو دنیا بنەرەوە ڕۆحی شاد بێت سەربەر سیوادارم کاک بە جزیرەی هونەرمەند لە گەرمیانەوە سڵاو ڕێز بۆ ڕادیۆ گەڕیان و بە خێراتنیە گروپاکە بە تایبەتی کاک حەسەن و کاکە بەنام کاک جەلال زۆر سپاسێکم کاک ئەسعەد ماشانی هاوڕێی خۆشەویستی ئەم گروپە جوانە ئەڵە دەستخۆشی لە کاک حەسەن جانەکەم کاک ئەسعەد جان سڵاو ڕێز بۆ تۆی خۆشەویست کاک حەسەن جان بە بچینە لای بەرهەمێکی خۆشی تۆ بەڕاستی زۆر پێویستە من بە تایبەت کاک ئەسعەد ماشانی ئەوە ئەو دەست پێشخەری خست و زووتر پایمینار دەبێ بمبورێ من زۆر مەمنون و سپاسگوزاری کاک ئەسعەد ماشانیم چون بەڕاستی ئەوە چەند ڕۆژە بە منەوە بە ئێمەوەمان دووە و جێگایەکی بۆ تەرخان کردوین و زۆرمان پێوە هیلاکە من زۆری مەمنونم و سپاسگوزاری ئینشەڵڵا نمونەیان زۆر بێت سپاسی دۆستی خۆشەویستم دکتۆر حامیدی حکیمی دەکەم بە خۆی و بە خانەوادەکەیەوە لاوەڵەوە کە هاتوین هەر لە ماڵی ئەوان بووینەوە منان ئەزیێت کردووە سپامی هەموو دۆست و برادران دەکەمەوانەی لە خیابان و لەلا توش دەبن و ئێرازی مەحەبەت دەکەنە من لطفیان هەیە و مەمنونیانم زۆر سپاس دەکەم کاک هاوڕێکەریم لە ئەڵمانیا وڵا سڵاو ڕێزمێ بۆتان
بە خێراتی و میوانە خۆشەویستانەکەم کاگە سعد ماشانی جاری تر دەستخۆشی نردووە چای مەرجەکەم هەموو ماڵی خۆتانە ئێوە خۆتان خاوەن ماڵەنەوە هونەرمەندە خۆشەویستانێکیان کەس ساحب ماڵی لە سپاسدارەکەم مەمنونم حەسەن جانیەوە خاوەن فەزڵن لەسەر هەمومان وەڵام مەمنون جارە بەڕاستی کارێکیان کرد دۆستان خەرزداریان کردین چاوتان ماچەکەم بفەرمونون ئەچینە لای یەکێک لە گۆرانی خۆشەکانی کاکە حەسەن زانانی چیمان پێشکەشەکە ڕۆمان هونەرمەندێکی ناوداری ڕۆژهەڵات و هەموو کوردستان کاک حەسەن زیافەتیە و جارێکتر دووباتێکەکەمەوە ئەم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێ ئەوانەی لە دەرەوەی وڵات دەیانێت بە ڤایبەر پەیوەندی بکەن ئەتوانن لە ڕێگەی ژمارە مۆبایلی کە ڤایبەری لەسەرە 0 750 پەیوەندی بکەن و هەروە کاک حەسەن و هاوڕێکەی لێرن لە سێمانین بۆ ماوەی چەند ڕۆژێکی تر ئەو خۆشەویستانەی خوازار لە نزیکەوە کوێمە ئەوە بە دیداریان شاد بوون لە نزیکەوە دانیشتەکانیان زیاتر بڕازێنەوە بە گۆرانی خۆشەکانیان ئەتوان پەیوەندی بکەن یا بە ئێمە بە ڕادیۆی گەڕیان بۆی لە خزمەتیان نەبین یا پەیوەندی بکەن بە ژمارەی تایبەتی کاک حەسەن زیافەتی لە کوردستان 0 751 0 فەرموو کاک حەسەن جان با بچینە لای بەرەمی سپاسان دەکەم گۆرانەی کەمان حاضر کردووەوە نییە لە کاکە بێنان دەپارڕێمەوە دەڵام پیاوی چابە نیو پەردەوەرە خوارێ دەڵێ ئیمکانی نییە تازە کردوتە بەخۆ بۆ ژەنیاری تر زۆر زەحمەتە ڕاستەکەم
خدا بۆ خۆی دەزانێ لە تاوی تۆ سوتاوە ئەرێ وەی 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 ناسکۆڵەی نازدارۆخەی ئەرێ وەی 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 ناسکۆڵەی نازدارۆخەی وەرە بەمە دەرێمەوە چێ نۆژر بەوە دێتە سەردەی وەرە بەمە دەرێمەوە چێ دەبانۆژ بێتە سەردەی قوربانتان بم دەستان خۆش بێ دەم خۆش دەست خۆش کاکە جەلال کاکە بەهانام گیان خۆشەویست ڕۆحەکەم ئەو خۆشەویستی کە لە دوورەوڵاتەوە کاکە جات هەورامێڵە دەستان خۆش بێ بە خێراتی میوانەکانەکەم زۆر زۆر سپاسێکم کاک ئەو خۆشەویستی کە پەیچەکەی بەناوی هەمووتانم خۆش بێ ئەڵەما دێمەمە لە غوربەتەوە دڵمان مشکن ئەگەرم جارە بیتەوە نازەمەوە ئایا گۆرانی هەیە جەناب زۆر خوازیارەگەی کۆپلەشی بۆ بڵێ جارە بێمەوە بەسەر چاوەکان کە دیارە زۆر وەڵا دڵی بە ڕۆژێکی تر لە کۆمنت 1950 0589 ئەتوانن بە دیداری شاد بن وەکو ئێمە ئەوە چێژەوە دەنگە ببینن لە نزیکەوە لەگەڵ ئەو لەرینەوەی ژێکانی ئەو تاریکە بە دەسو پەنجەی ئاڵتونی کاک بەهنامی خەلیلی و کاکە جەلال خۆشەویست لێرە ئەتوانن سوود لە دەنگی خۆشی کاکە حەسەن ببینن وەکو ئێمە بێبەش نابن لەو دەنگە فەرموو ئەگەر گۆرانیەکە تمرینمان نەکردووە ئەگەر توانیمانەوە تا ئاخر دەیڵێن پێشکەشتان بێت دەنا دوو کۆپلەتان پێشکەش قوربان ئەگەرم جارە بێمەوە بەیانیان وەک بەرخۆڵەیەکی ساوە لە ناو قەرسیلی پارەوە تل دەخۆم و جایەکی کەفتر تێر دەجوم تا کەفتەبم پێوبەلەکەم لە شەونەمی سارد هەڵدەسوم ئەگەرم جارە بێمەوە ئەگەرم جارە بێمەوە زمانی گەڕدەهێنەوە بۆ ناڵەکان شەفەڕی گەڕدەهێنەوە بۆ فەرەندا بێباڵەکان بۆ فەرەندا بێباڵەکان ئەگەرم جارە بێمەوە نایەڵم لاوان گوڵ بچنن بۆ گوڵ دەهانی مردووی سەرمێز گەریان دەکەم کە چوونە ژوان لە بەرۆکی کچانی دەم پێش لەوەی بیانگرناوێز ئەگەرم جارە بێمەوە خۆشەویستان زۆر سپاسانەکەم بەڕاستی بەوە ئەوترێ گۆرانی وەرە گوێ لە تێکەس بگرە گوێ لە واتای بگرە وەڵی من چوون بۆ حەماسێک بۆ شتێک ڕۆشتم نازانم بڵم چی دەست خۆش بێت بەڕاستی بە هەموو معنای گۆرانیە کە حەمەمین لێرێ دوای بەجارەوە پەیوەندی وەرگین سەباسیەوەکەین کە ئەبێ هەموو ڕۆڵمان هەبێ نێڵین گۆرانی نەشیاو پێی وترێ گۆرانی ئەوانە گۆرانی کا حەمەمینجان کاک پشدەرمان لەگەڵە ئەدمینی پێیجیش لێر و ناوخواان لە ناوچەی پشدەر و بەڕێوەبەری پێیجەکەی کاک حەمەمینەڵێ کاک پشدەرجان سڵاو لێبێت کاک دەزارجان تاکن هەر لێرەوە تا قەڵازیە سڵاو بۆ کاکە پشدەر و بۆ هەموو قەڵازی و بۆ هەموو پشدەریش چاوتان باز دەکەم ڕێز سڵامێ بۆ میوانانەت کاک حەسەن ئیزافەتی بەڕاستی هونەری کوردیە یعنی ئەوانە سمبولی هونەری کوردی خاڵە ئەمەوەمین کاک جەلال ئێوە بۆ خۆتان ینی هونەرتان ژیان بۆتەوە لە سلێمانیدا بەڕاستی
زۆر سپاس دەکەم کاکە پشتەرجان مادەم کا هەمووی منوتم ئەدمینەوەتی بەڕێوەبەری پێیجات تکال لێکم لەو پەیژەرەیەوە کە ئەکتیڤە و خزمەتی هونەری میلیەکەن هەندێک کەلیمەی هەلق و مەلەقی ئێسا منە بێ بڵم هەلق و مەلەق ئاشت هەیە لە خۆی پێڵەن گۆرانی قەت خزمەتی ئەو نوع هونەران مەکەن تکاتان لێکم هەندێک ڕاگەاندن هەیە هۆکارن کە هەندێک کەس بوون بە گۆرانی بێژ و نانی ئەمان ناخۆن فەرمەوە تا من 10 ئەلانم کردە بێ ئەم کەسانە خەڵک بیان باجویان لێ بگرێن نەک وشەی نەشیا و شت ڕیزەکەن و نایخۆیان ناو گۆرانی بێژ و بڕۆ سەیریکە حەسەن زیرەک بستێ زەوی نەبوو تیای بحەسێتەوە خۆی بە گۆرانی وڵێ بستێ ئەرز نەبوو تیای بحەسێمەوە ئەحمە شەماڵ ئەڵێ ئەوەندەم خاک دەست ناکەوێت تیای بحەسێمەوە بەقەدەر لە پەدەستەیە بەقەدە کراسێ کەچی ئێستا جەماعەتێک ئەوەی کە وشە نەشیا و کەلیمە هەلق و مەلەقانەیان بێکە بڕۆ هەمویان خۆشترین ژیان دەژین لەبەرەوەی لە هونەری کوردیان لەبەرەوەی ئەوانە بەڕاستی هونەری کوردیان هەر داغان کردووە خاڵە دەداژیان ئێوە لەگەڵ خاڵە ئەمەومین ئێمە خستەما کردووە لە هیچ شێوێ هونەری کوردی نەبێ ئێمە غای نابەزێنین لە پەی دەست و چاوتان خۆش بێ بە قوربانە بم هیوادارم هەمومان بێکەم هونەرە جوانە بپارێزین سێری و دەنگە زوڵاڵە بکە و سێری و چریکەیەکە و ئەو جوانیە و گۆرانی مۆسیقا سێ و تەنسیقەکە لە بینی تار و لە بینی مۆسیقا و لە بینی گۆرانیە ئەوانە پێوتێ گۆرانی قوربان دایی مامۆستا حەسەن ئیزافەتی ماز دەکەم گوێگرێکی کە سەختی بیم تێدەگەی چاوت ماز دەکەم قوربانی چاوت دایی خاڵە ئەمە ئەو مۆسیق جەنانەت ماز دەکەم کاک جەلال جەنابەت ڕێز و سڵامێ بۆ هەموو دایکاندەستان خۆش بێ بەڕاستی هونەری کوردی لای ئێوەیە سواز بۆ تۆ کاکە پشتەرجان باز تاوتان ماز دەکەم کاکە دەزارگیان تاوتان ماز دەکەم سواسان دەکەم بەڕێز خۆشەویستانێمە کە ڕادیۆی گەڕانمان دامەزران ئەمانوێ خەڵک تێبگا گۆرانی چییە گۆرانی میلی چییە گۆرانی فۆلکلۆر چییە وشەی سەری ئەوەی کە لەگەڵی قاعاکی کاجرە زانانی یەک پەنجەپیانی 144 ویترە لە خۆتەوە بیڵێ ڕەحمەت لە باو کرد لە ئاشدا لە ئاباوێتە ییتە خوارەوە بێ بە گۆرانی ئەوە پێی ناتێ گۆرانی قوربانم ماوە شتێکە ئەتوانی ژێوی ژیانی خۆتی پێدامی کە ئەتوانی کەسێک پێی بڵێ کاسبە لەشی ساغ بێ ڕەبی بەڵام میدیا حسین شتێکی زۆر بەقوەتی هەیە ئەڵێ زۆر بە حەسرەتەوە شعری نووسی وەڵە دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ ئەنی ئەڵە دڵم لەو زەمانەیەشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو یعنی زێڕی من و زیوی بە یەک قەپانەشێش یعنی وەرە سێریکە ئەو زێڕە جوانە لەگەڵ زیوی هەر بە یەک حساب قسای بۆکە کاکە بامووی ناوترێنەوە تکاتان لێکم خۆشەویستان کاتێەوە تۆ بەڕاستی ڕێزە هونەری ڕاستەقینە و ڕێزە هونەری ڕەسەم بگرین خۆشەویستانم ئەچینە لای گۆرانیەکتری ئوستازی خۆشەویستم کاک حەسەن زیافەتی ئەم ئێوارەیەمان بەڕاستی زۆر گەشاوەتر بوو لە ڕادیۆی گەڕیان سودەکانی ڕادیۆی گەڕیان زیاتر گەشایەوە بەو دەنگە زوڵاڵە کاک حەسەن چیان قوربانتان خۆشێکی گەلە گەلێکرانم کەوتۆمەوە بە هەژاری
ئەوە دەستە دەستە برادەرات لە برسن دەڵێن چۆنی دەڵە باوڕەکانی من چاکم بەڵام لە بەجۆ دەگرمێکی سواریم دەڵم کڕۆمەڵ وێرانەوە چۆسانینەوەی چۆسوانی ڕانە بردینەوە پاییزە خەزە وەرێنە دەستە دەستە خێڵان لە چۆسانی ڕەنگیڕا نەرم نەرم وەردە وەردە دێنەوە خوارە بەرەو پاییزە ئای لە هەواری قافڵی خۆی لە بەردەرکی وەستاسەیدی زێڕەنگەری ماڵ لە بەغدا ڕابگرێم دەبڵێن بێ وەستاکان و دەکاتشانکان جوتی غەزەمان لە بۆ کە بۆیە نازدار قەیرانم دروست بکەم نەبە چەپچێ لێ بدەم نەبە گازان بیگرێم لە سەبەرە مستی خۆی دابدێ و بە تیشکی لە ڕۆژە و بە هەڵمیرێ دەمی وەردەگەشتی ژانی پیاو بگرێم چونکە کە بۆی ئەوێ نازدار حەیرانم گەلێ گەلێ تەنکام نەوەکو ڕای نەگرێم
خزاو سرد بون خزاو زرد بولیم هایده يبروك وانا اباكي تركمانية دەستان خۆش بێ دەستی مولای خۆش بێ دەست کاکجرا خۆش بێ کاک بەنامجان من هیچم نەماوە کاک حەسەنجان تۆ چیت هەیە بۆ ڕادوی گەڕیان ئەم ڕادوێمان دامەزرانوە لە سەروبەندی سەرهەڵدانی کۆرۆنایە کەی کۆرۆنادا هاتە ئاراوە کە ویستی هەموو مرۆڤایەتی لەناو بەرێ ئێمە لەو کاتەیە هەستمان بۆکەی کابێ دڵی خەڵک خۆش بکەین بۆی بەڕاستی خەڵک بە خەفەتەکانی کۆرۆنا و ئەو هەموو نەهامەتیەوە لەناو نەچێت والله جا بەغێر ئەس دەستخۆشی و ئەوەی کە بێم دەستان ماسکەم هیچ شتێکەکەم نییە دەستان خۆش بێ دەستخۆشیتان لە یەکەمیەوە لە وەختێکدا دەستان بەکار کردووە کە بەڕاستی تەواوی خەڵک احتیاجیان بە خۆشی بوو احتیاجیان بەوە بوو کە چونان دەتوانی بێنە دەرێ لە ماڵەوە بۆ جۆ بۆ شتێکی خۆش ڕابگرن ئەمن لە زیاتی هەمویان مەمنونتانم دەستان خۆش بێ دەستان ماچ دەکەم ئەوەی کە هونەرمەندی باش میوانی خۆتان دەکەن دووبارە مەمنونتانم دەستان خۆش بێت سپاسی هەموو جۆگران و بینەرانی رادیۆکەتان دەکەم دەستخۆشی بە هەموو لایەکتان دەڵێن دەستخۆشی بۆ دۆستانی پشت کامێرا سپاس بە هەموو لایەکتان کاکە پێنام قەتعەیەکی بێکەلامی تاری ئامادە کردووە پێشکەش بە دۆستان و خۆشەویستانی دەکەم زۆرم پێخۆشە ئەو 250 کاکە بەنام پارچەی مۆسیقای ئارامبەخشمان پێشکەشەکات و دیارە بەوە کۆتایی بە بەرنامەیەنین بەس ویستمەوە بە هەموو خۆشەویستان بڵێ من خوازیارم ئەو ڕاگەیاندانەی کە دنیایەک بجێ زەبەلا حێنەیەم هونەرە ڕەسەنە بەسەر بکەنەوە و جارێک تێگەڵێمەوە چیە خوازیار بوو لە نزیکەوە ئەم خۆشەویستانە بانگێش بکات و میوانداری بکە 0 1950 0 589 ئەوە ژمارەی تەلەفۆنی کاک حەسەن زیافەتیە لە سلێمانی و لێرە تا چەند ڕۆژێک تێ سوپاسی کاک جەلاگۆڵە یەکەم کام ڕۆماندوو بوو سوپاسی کاک گورانستار کا حەمەمی پێنجۆنی یەکەم و ڕۆحی مابلێ شاد بێ کامڕۆ ساڵوەگەڕی کۆچی دوایی ئەو هونەرمەندە نەمرە بووکە بە نەمری ماوەتەوە سوپاسی کاکە دابان سامان و خاتوجان لەتیفەکەم سواز بە ملایەکتان ئێوارەتان پڕ بێ لە موزیک گۆرانی تا بەرنامێکی هونەرستان لە خزمەتان نابین بە دیارەکەی کاکە بەهەنامجان هیوادارم هەمووتان دڵ و دەروونتان ئارام بێتەوە لەگەڵ و پارچە موزیکەیە
سەردەمی زێڕینی هونەر سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها ڕادوێی گەڕیان.